بەناوی خی گەورە میهرەبان بە بۆنەی پێنجەمین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی ماڵی سەرکەوتن بۆ گەشە پێدانی تواناکان پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی ئاراستەی سەرجەم کارمەندان و خۆبەخشانی ڕێکخراوی ماڵی سەرکەوتن کەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان و لێرەوە ئەمێ ئەو پەیامە بگەێنم بە سەرجەم لاوانی هەرێمی کوردستان کە ماڵی سەرکەوتن ئەوێت لە دەستپێکی ساڵی پێنجەمی کار و تەمەنیە سەرکەوتن کات بە دیاری بۆ سەرجەم لاوانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی سەرکەوتن دەرگامان واڵایە بۆ سەرجەم لاوانی خۆشەویست و بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگای هەرێمی کوردستان کە بتوانن بێن سوود ببینن لە پرۆگرامەکانی ڕێکخراوی ماڵی سەرکەوتن تاکو بتوانن پەرە بدەن بە توانا و بەهرەکانی خۆیان لە بوارە جیاوازەکانە. و پێشم خۆشە لێرە ئۆڕابگەێنم کە ڕێکخراوی ماڵی سەرکەوتن لە ساڵی ئایندەیە بە کۆمەڵێک پرۆژەی گرنگ و کاریگەرەوە تەمەناکەین ئینشاڵڵا دەست پێ بکەینەوانێ کە لە چەند بارێکی جیاوازە خۆی بینێتەوە لەگەڵ ژمارەیەک لە ڕێکخراوەکانی تری ناوخۆیی و نێودەوڵەتی لەگەڵ چەند وەزارەتێکی پەیوەندیدار بە ئەو بارانی کە بنیازی ئینشاڵڵا پرۆژەی گرنگ ئەنجام بدەین و لە بەرنامەمانە هەیە کە لە بواری پەروەردە و پێگەیاندن لەگەڵ وەزارەت و لەگەڵ ڕێکخراوی یونیسف و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی نێت پرۆژێکی تایبەتمانە بێت ئینشاڵڵا و لەگەڵ خۆبەخشانی تریش چەندین پرۆژەی ترمانە بێت. دووبارە لەم یادەیە پیرۆزبایی خۆم ئاراستانەکەم سوپاستانەکەم.